بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، پەرلەمانتارانی کوردستان و عێراق، بەڕێز نوێنەری هێزی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەرن و سەر و بەڕێوەبەر و سەرۆکی دەرگاکانی میدیا و ڕۆژنامەنووسان، ئامادەوانی عەزیز، ساڵی 2020 حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی کەمکردنی دەنگی ئازاد و جیاواز هەموو ڕێکارەکانی زەبرجەنگی بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگری بەکارهێنا. بە شێوەیەکی نایاسایی نووسینگەی کەناڵەکانیان داخستووە، فەزای کاری بەدەنیان بەردەست کردوتەوە. لە هەموو خۆپیشاندانەکان ئاسەنگیان بۆ ڕۆژنامەنووسان دروست کردووە تا ڕووماڵی خۆپیشاندانەکان. ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە خراپبوونە ئارام بووە کە ئاسانترین کردار بەلای هێزانیەکان ئەوە بووە بە شەق و دەمانچەی کارەبایی پەلاماری کامێران بدەن، بەبێ فەرمانی دادگا دەستگیریان بکەن و بیان خەنە ناو زیندان، شەق لە خانمە ڕۆژنامەنووسان بدەن بە نامەی زانەکی و لە ڕێگەی MMS-ەوە هەڕەشە لە کچان و کوڕانی ڕۆژنامەنووس بکەن، لەسەر نووسینی پۆستی تۆڕە کۆمەڵایەتیان چالاکوان و میدیاکاران بخەنە زیندانی تاکەکەسیەوە. سەرکوتکردنی ئازادی میدیا هاوکات بووە لەگەڵ شاردنەوەی بەشێکی زۆری ئەو زانیاریانەی کە خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکەن بە بیانووی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەیی. بە پێی یاسای ڕۆژنامەگەری حکوومەتی هەرێمی کوردستان مافی داخستنی میدیا ڕێگرتن لە ڕووماڵی خۆپیشاندانەکانی نییە، بەڵام لە بری جێبەجێکردنی یاساکانی کوردستان لەم بوارانەدا پەنا بۆ بڕیار و ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تر دەبن کە بە دڵنیاییەوە ناکرێت ڕێنمایی و بڕیار هێزی یاسایی هەبێت بەڵام دەیکرد. حزب دەسەڵاتدارەکان بە پارەی سیاسی خەڵک تەنها بە ئازاردانی جەستەیی میدیاکاران و ڕۆژنامەنووسانەوە نەوەستاون، بەڵکو پەنایان بۆ شکاندنی کەسایەتی معنەوی ڕەخنەگران ڕۆژنامەنووسان چالاکوانان ئیمانی مرۆڤی کردووە. بە پارەی سیاسی لە ڕێگەی سەدان کەناڵ و دامەزراوەی میدیایی سێبەر و هەزاران پەیج و ئەکاونتی لەناسراوە سوکایەتیان پێ دەکەن، هەواڵی ساختە و درۆی هەڵبەسترا و دەربارەیان بڵاو دەکەنەوە. بە ناوی دامەزراوەی میدیای ئازادەوە کە لە بنچیدەدا خاوەنەکەی سەرکردەی حزب دەسەڵاتدارەکانن ڕۆژانە پەلاماری کچان و ڕۆژنامەنووسان و هەڵس و ڕاوانی باپەکانی مرۆڤ دەدەن. ئەمە جگە لە بەگەرخستنی ئەم میدیایانە بۆ شەڕی بەرژەوەندی تایبەتی و حزبایەتی خۆیان. ئەم ڕەفتارانە دش بە پرەنسیپەکانی دیموکراسیەت و مافی مرۆڤ وای کردووە کە دۆستەکانی گەلی کوردستان لە چەندبۆنەیەکی جیادا ڕەخنەیان لە ئەدای دەسەڵاتی سیاسی کردووە، داوایان کردووە پێشنگرتنی مافی ئازادی ڕادەربڕی بۆستێت، چونکە کاریگەری لەسەر دۆستی گەلی کورد دەبێت. بۆ پێی کوردەکان خۆیان قوربانیی گەورەی ئازادی ڕادەربڕی بوون، بۆیە داوایان کردووە کە کورد وریا بێت لەوەدا کە ناوی بەخراپی نەڕواتە سەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ڕەنگە بەهۆیەوە پشتگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی لەدەست بدات. ئامادەبانی خۆشەویست، داخستنی ئۆفیسی کەناڵی ئەناڵی، هەڕەشەی داخستنی کەناڵەکانی ڕوودا و سوێدە و بەیان، پەرامەستکردنی یاساکانی ڕۆژنامەگەری، زانیاری، خۆپیشاندان، وەڵامدانەوەی داخوازی ڕەوای هاوڵاتیان بە زەبر و زەنگ و تۆقاندن و شکاندنی شکۆی ئینسان، تەوقیفکردنی نووسەر، چالاکوان، ڕەخنەگران بەهۆی بڵاوکردنەوەی پۆست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان سایت و ڕۆژنامەکان، تەماشاکردنی ڕەخنەگر و میدیا وەک دوژمن، توند و تیژی و هەراسانکردنی خانمانی میدیاکار، پەنابردن بۆ یاسای سزادانی عێراقی لە مامەڵەکردن لە کەیسەکانی خۆپیشاندان و نووسین و ڕۆژنامەگەری، مانەوەی ڕۆژنامەنووسان لە زیندان بۆ ماوەی چەندین مانگ وەک ڕۆژنامەنووس شیروان شیروانی و گۆیدار جێباری، وەرگرتنی بەڵێننامە لە میدیاکاران و خۆپیشاندەران، هەموو ئەمانە جێگەی ڕەفز و ئیدارەکردنە و کارێکە بەخراپ دەشکێتەوە بۆ سەر ناوبانگی هەر کەس و سیستەمێک کە بانگەشە بۆ دیموکراسیەت و کرانەوە دەکات. سەردەری میترۆ لە دیدارەکانی ساڵی ڕابردوودا لەگەڵ بەڕێزان سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆر ڕێوانبایە، سەرۆکی هەرێمی کوردستان نێچیربان بارزانی و جێگری ئەنجومەنی وەزیران خوبات تاڵەبانی و ئۆفیسی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسعود بارزانی داوامان کردووە بکە ڕێز لە مافی کاری ڕۆژنامەنووسی بگیرێت و یاساکانی ڕۆژنامەگەری زانیاری جێبەجێ بکرێت، ڕێز لە سەبەربوونی یاسا بگیرێت و کۆتایی بە دیاردەکەربازبوون لە سزا بهێنرێت، ڕێز لە مافی ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندانی ئاشتیخوازانە بگیرێت و بەشداروانی ڕابێژی زیندان دەکرێت.
هەروەها لە دیدارەکانماندا لەگەڵ کۆنسڵی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا فەڕەنسا داوامان کردووە کە هاانی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن بۆ فراوانکردنی ئازادی ڕۆژنامەگەری و بیر و ڕاو ئازاد و خۆپیشاندان کە مەرجی بە شەکسەردنی دیموکراسیەتن لە هەرێمی کوردستاندا. میدرۆ لەگەڵ شەریکەکانی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆمیتەی بەرگری لە ڕۆژنامەنووسانی ئەمریکا هیومان رایتس وۆچ، ناوەندی خلیج بۆ مافەکانی مرۆڤ، ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی، ڕێکخراوی ئەنتەرنیوسی ئەمریکی، دەیان ڕێکخراوی عێراقی و کوردستانی کە لە ناویاندا سەردیگای نیشتیمانی ڕۆژنامەنووسانی عێراقی و ڕێکخراوی CTO کوردستانی بەردەوام دەبێت لە بێناو فەراهەمکردنی ژینگەیەکی لەباردەر بۆ کاری ڕۆژنامەنووسی و داپۆکی لە ئازادی بیر و ڕا. سڵاو لەو میدیا کارانەی سەرباری ئاستەم و هەڕەشە لە کارەکانیان بەردەوامن. سڵاو لە شەهیدانی ڕۆژنامەگەری و دووبارە بەخێرهێنان. ڕووداوەکان ململانەکان لە هەرێمی کوردستان دژواری زۆری بۆ کارکردن دروست کردووە. بۆ بۆیشەوە ڕۆژنامەنووسان زۆرتر بۆ بەڕووی پێشەرکاری بوونەتەوە. لەم ڕاپۆرتەدا کە سەرهەری میترۆ ئامادەی کردووە ئاماری وردی پێشەرکاریەکان دەدێتە ڕوو. داوا لە هەریەک لە خاند و ئاغانجا خاندهەریانەکە بفەرمون بە هەر زمانی کوردی و عەرەبی ئامارەکان بخەنەوە. ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن. بەداخەوە ئەو ژمارانەی ئێرای خینە ڕوو ئەو چۆنەڵی ئاماری پێشێلکاریانەی کە لە راپۆرتەکە هاتووە. راپۆرتەکەی ئەم ساڵی سنتەری میترۆ بە ناوی زەبر و زەنگ و تۆقاندنە کە راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانی عێراق بۆ 2020 خاتە ڕوو کە بەم شێوەیە 385 پێشێلکاری بەرامبەر 291 ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان، 163 ڕێگری، 74 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 48 هەرەشە و لێدان و سوکایەتی، 42 زەوتکردن و کەلوپەلی ڕۆژنامەوانی، 8 حاڵەتی هەراسانکردنی کچانی میدیاکار کە لە نێو راپۆرتەکە ئەو چیرۆکانە خوێندنەوە کە چیرۆکی جیاوازە، 30 دەستگیرکردن و ڕاگرتن بەدەر لە کاری یاسای ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی، 8 بەڵێننامەی پڕکردنەوە، 6 شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 4 داخستنی ئۆفیسی کەناڵ، 2 هێرش و تەشویشی ئەلکترۆنی. هاوکات لەگەڵ راپۆرتەکەی ئەم ساڵدا پێشێلکارەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش هاتووە کە بەم شێوەیە 120 پێشێلکاری بەرامبەر 83 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن، 71 ڕێگری، 30 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 9 زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی، 7 هێرش و لێدان و سوکایەتی، 2 پڕکردنەوەی بەڵێننامە و 1 ڕفاندن. لە دوای خوێندنەوەی ئامارەکە دیارە ئەو ژمارەی پێشێلکاریەکان ئەگاتە دەستی ئێوە، لە نێویاندا هەموو وردەکاری و ئامار و ڕوونکردنەوەی تێدایە. زۆر سوپاس بۆ ئێوە. صباح الخير، نرحب بضيوفنا الكرام. لا يخفى على الجميع بأن الصحفيين والمؤسسات الإعلامية في إقليم كردستان واجهوا انتهاكات من تعنيف ومصادرة للأدوات أو التعرض للاعتقال، وقد تم تمييز عدد من الصحفيين وتعرض البعض الآخر إلى التهديد أو التحرش. وفيما يلي بعض الإحصائيات التي رصدت من قبل مركز فيكتور لعام 2020
نضعها أمام أعين وأذهان الحاضرين. وقد بلغت إحصاءات الانتهاكات ضد الصحفيين 385 حالة ضد 291 صحفي ومؤسسة إعلامية. ففي مجال المنع من التغطية 163 حالة، اعتقال وتوقف بدون إذن قضائي 74 حالة، تهديد وإهانة 48 حالة، مصادرة للمعدات الصحفية 42 حالة، اعتقال وتوقف بشكل مخالف لقانون الصحافة 30 حالة، التحرش ضد الصحفيات 8 حالات، إجبار على التوقيع على تعهدات 8 حالات، تحطيم للمعدات الصحفية 6 حالات، إغلاق مكاتب قنوات 4 حالات، تشويش إلكتروني حالتين 2. كما نود أيضا أن ننوه بأنه تم تسجيل 120 حالة انتهاك ضد 83 صحفي ومؤسسة إعلامية في المناطق خارج إدارة حكومة الإقليم بالشكل التالي: 71 حالة منع، 30 حالة اعتقال وتوقف بدون أمر قضائي، 9 حالات مصادرة للمعدات الصحفية، 7 حالات اعتداء وإهانة، 2 إجبار على التوقيع على تعهدات، حالة واحدة اختفاء. نرجو أن نكون قد وضحنا لكم بعض الحقائق عن الانتهاكات المرصودة من قبل مركز مترو. مع الشكر. سندن مترو لرابطو لداهاتوشا كشبينا لسر روحي جنان سنكدان كجنان نشانيان دارو اوان لوردين سريق وجوغيزودا خصوصي جياوزيانه هلبوي أخرو بريز دور الرواصايا سرطو فرماني كردستان مبان مشكلوا بو آمان جلين سكوا كيشو كريزو خير سنتين مكيو بودا بوكيلما في مدياكارا كدين هاو كان بريزيان لسر روشي آزادي روشنا مبيري خير نخوام كير داولا دور الرواصايا مكام بريزيان مسلم بويرا بنای خوای بخشید جبان برزن روشتان باش زور صفاتی سنتری میترو کم بودن گشته لولو شرف من دبن بعمل بودن لقل برزن چاو کار هندێک لە ڕۆژەکانی خۆمە بینمەوە کە ڕۆژانێک لە زانکۆ بە یەکەوە بووین لە ڕێکخراوەکان و هەتا لە میدیا بە یەکەوە بووین حەزەکەم لێرەوە زەمینێک قسە بکەین لە ڕاستیان من شتێکی دیاریکراوم حاضر نەکردەوە بۆی قسە بکەم و نەمنووسیوەتەوە بەڵام گرنگە بۆم قسە لەسەر بابەتە بکەم دەستخۆشی لە سەنتەری میترۆ بکەم و پێم وایە و ئامارانەی کە ئێستا گوێمان لێ بوو دەلالەتێکی مەترسیداری پاشەکشەی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی و ئازادی ڕاگەیاندنە بە شێوەیەکی تایبەتی کە ئەمەش بۆ خۆی بێگومان بەرهەمی ئەم شێوازە شۆڕژانەیە کە لە تەواوی کایەکانی ژیان لە کوردستانە هەیە لە کای سیاسی لە کای ئابووری لە کای کۆمەڵایەتی و هەتا فەرهەنگ و کایەکانی تری ژیان کە ڕەنگدانەوەیکی خراپی لەسەر یەکێک لە چالاکیە فەرمیە هەرەگرنگەکانی ئینسان هەیە کە ئەویش بریتە لە کاری ڕاگەیاندنی مێدیا. بەڕێزان، ڕاگەیاندن و ڕاگەیاندنکار لە هەمان ئەو فەزایە ئیشەکە کە دەسەڵاتی یاسادانان ئیشی تیاکە، دەسەڵاتی جێبەجێکردن ئیشی تیاکە، دەسەڵاتی دادوەری ئیشی تیاکە، حیزبی سیاسی ئیشی تیاکە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیشی تیاکەن و دەسەڵاتی چوارەمیش بۆ خۆی کار و هەڵسوڕانی تیاکە. نابێت کەسمان پێمان وابێ لە شوێنێکە ستونێک جیاواز لە هەموو ئەم ستونانەی تر لە فەزایەکی جیاواز ئەتوانێت هەڵسوڕانی هەبێت.
ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوەیڵێن کە دۆخەکەمان بە جۆرێکە لە هەموو بوارەکان کە هەمومان پێمان وایە بەداخەوە کەواڵین هەموو ساڵێکەڵین خۆزگەمان بە ساڵی کار کە لە ڕاستیانە ئەبووا بێت و لە ڕابردووە گەر پاساوی ئێمە بۆ ئەم دۆخە ئەوە بووبێت کە ئێمە تازەین ئەسڵ ئەوەیە و منطق وا ئەڵێ ئەبێت ساڵ لە ساڵ بێت تۆزێک بڕۆینە پێش نەک عەکسەکەی ئەمەی هەیە ئێستا ئێمەی بینی عەکسەکەیەتی بۆ هەموو ئەو کارانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد بەڵام هیچ شتێک لەمانە پاساو نییە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی ئازادی کاری میدیایی غیتاء و ڕووپۆشی قانونی لەسەر هەڵبگیرێت کە مافێکی دەستوری نێودەوڵەتیە دەستوریە و لە ڕێکەوتنامە و بڵێن لە لای ڕێکراوە نێودەوڵەتی متەخەسسەکان و لە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانە ئیقرار کراوە هیچ شتێک لەمانە پاساو نین بۆ ئەو پێشێکارانەی کە بەرامبەر ئەم دامەزراوانە ئەکرێت و بەرامبەر ئەم کەسانە دەکرێت کە کاری ڕاگەیاندن دەکەن بەڵام ئێمە وەکو خێزانێکی لێرە پێکەوە حەزەکەم وەکو زەمیلێک قسەتان لەگەڵ بکەم بەڕێزان پێتان وایە میدیای ئێستا میدیای 4 ساڵ پێش ئێستا لە ڕاستیانە خێن و من پێم خۆش بوو کە دیارییان لە هەڵە نەبم شتێکی وت کە دەمەوێت زیاتر بە تەوضیحەوە بڵێم میدیای حزبەکان واضحە ناسراوە منی هاوڵاتی منی متەلەقی کە قسەیەک لە تەلەڤیزیۆنی گەلێک کوردستان وەرەگرن واوەریەکن کە ئەمە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە واتە خۆم حاضر کردووە نەفسیەن و ذهنیەن کە دەکرێت لەناو ئەو پەیام میدیایە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان ببین بۆ نمونە شتێکم کە لە کوردستان تیڤیۆ گوێ لێ بێ تەواو خۆم حاضر کردووە وەکو متەلەقی ئەمە ڕەنگدانەوەی ڕوئیای سیاسی پارتی دموکراتی کوردستان یا ڕوئیای پارتی دموکراتی کوردستانە بۆ سێکتەرێکی معەیەن باشە جۆرێکی ترمان هەیە ئەوانن کە بەناڕاستەوە خۆ دەعمەکرێن بۆ نمونە لە نمونەکانی ڕوودا و کەی 24 کوردستان و قەنەواتی تریش ئەمەش بۆ واضحە بەناڕاستەوە ئەزانم پەیامی کێیە پێمەگات وەکو متەلەقی حاضرم بۆ وەرگرتنی ئەو پەیامە بەو غیتاءەوە شتێکی ترمان هەیە کە ناوی میدیای ئازادە یان میدیای ئەهلیە کە بەش حاڵەتی پێم وایە وەکو متابعەیە وەکو سەرۆکی پەرلەمان قسە ناکەم ئەو میدیایە لە پاشەکشایە وەکە ئەو میدیایە کەوتە پاشەکشەوە سێکتەرەکانی تریژیان و کایەکانی تریژیانیش دەکەونە پاشەکشە ئەی کێ زاڵە ئێستا جۆرێکی تر لە میدیا هەیە میدیای کڕاو میدیای کڕاو کە نە هیچ حزبەکانە نە سێبەری حزبەکانە نە ئازادیشە ئەوە ئەو میدیایەیە کە بە تایبەتی میدی لەناو میدیای ئەلکترۆنیا بە پارەی سیاسیەکان بە پارەی گەڵدەڵی بە پارەی دزرا و ئاراستاکێ پەیام ئاراستاکە و لە میدیای ئازاد ساڵترە ئێستا ئەوان ساڵترن فیگەری ناشرینت بۆ توانەکەن فیگەرێک کە هیچ تاوانێکی نییە بۆتی ناشرینەکەن وردە وردە ئەمە خەریکە ئەگەتە بەشێک لە نەریت ئەمە چی دروستەکە کاردانەوە دروستەکە ئەزانت بەڕێزان ئەوەی کە ئەوان لە دەرەوەی قانون و ئیتێکی کاری ڕۆژنامەوانی ئەیکەن ئەو کاردانەوانی کە بەرامبەر ئەوانەکرێت وردە وردە ئەحتیاجی بۆتەوە خەریکە ئەحتیاجی بێتەوە ئەوەی بەرامبەر بە ڕۆژنامەوان ئەکرێت و بەرامبەر بە میدیا ئەکرێت بەرامبەر بە دەستگایەکی ڕاگەیاندن ئەکرێت لەبەرەوە داوا لە بەڕێستانەکەم داوا لەوانەکەم کە میدیای ئازاد بەڕێوە بن یەک دیراسی وەفری میدیای ئازاد بکەن 3 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا بزانین میدیای سیاسیە گەندەڵەکان ساڵترە یان میدیای ئەوەی کە ناوی میدیای ئازادە میدیایەکی بێکەسە سپۆنسەر ناکرێ ئەحتیمالی لەسەر ڕیکلام ئەحتیمالی لەسەر پشتیوانی هێزێکی سیاسیە دێمە سەر قسەکردن وەکو سەرۆکی پەرلەمان دوو پەیامم هەیە یەکەم ئەگەر ئەو سەرۆک پەرلەمانانی پێش ئێمە بوون خۆشبەخت بوون سیاسی بوون بەس قانونی نەبوون بەس کە سیاسی بیت و قانونی بی بچیتە ناو مەنزومەی قانونی هەرێمی کوردستانەوە ئەزانی ئێمە لە ناو مەئساتە ئێمە لە ناو تەزەخمی تەشریعیان ئێمە لە ناو دووبارەکردنەوەی نوسووسین ئێمە لە ناو نوسووسی دژبەیەکەن ئێمە لە ناو دەرکردنی سەدان ڕێنمایی سەدان مبالە هەیە دەیهەن ڕێنمایی کە مخالفە لەگەڵ قانون نەیەکێکە نەتوانە نەسیانە
پەیڕۆ ئەنجومەنی وەزیران مخالفی قانونە دەرچووە. ئێمە ئێستا وا دەرچێکەین کامە مخالفە لە زمانیانە ئەو ڕێنمایی کە ئیسینادن بۆ قانون دەرچووە بۆ تەلەڤیزیۆنەکانی پێداخرێت. باشە سەندیکای ڕۆژنامەنووسان بەڕێزان ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن نووسەران بۆ لە کاتی خۆیان قبوڵیان کرد دەستگای وەزارەتی خۆشببیری ڕێنماییەکی مخالف بۆ قانون دەرکا مخالفە. ئەمە یەک دوو کە ئەمە ئەبێ پیاچوونەوە بە هەموو ئەو ڕێنمایانە بکرێنێت ئەوە بەتەنیا. دووهەم شت بەڕێزان ئێستا قانونێکی ڕۆژە قانونێکی زۆر بەترسیدار لە عێراق بەڕێوەیە. خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەس دەنگانی ماوە کە پرۆژە یاسای جەرایمی ئەلکترۆنیە. ئێمە ئەومان نەزانی لە پەرلەمانی کوردستان لیژنەی ڕۆشنبیری پرۆژەیەکیان حاضر کرد. بۆچی ئێمە ویسمان ئەوە بکەین؟ ویسمان ئێمە قانونێکمان هەبێ لە هەرێمی کوردستان بۆ ئەگەر قانونەکەی عێراق دەرچوو کەس داوای ئیفادی ئەو قانونەمان لێ نەکا، چونکە مەترسیەکانی نصوصەکانی ئەو قانونە ئێمە ئیزانین چەند مەترسیدارە لەسەر ئازادی، چەند مەترسیدارە لەسەر هەڵسوڕانی کاری میدیایی. مناڵم پرۆژەکەی لیژنەی ڕۆشنبیری خراپ نەبوو، خراپ ئێمەش دەیان تێبینیمان لەسەری هەبوو، بەڵام ئێمە بە نیەتی پاکەوە ئەمانی شتێک کۆنفرانسی بۆ بکەین. هەموو ئەو بەڕێزانی مختصن لە مەجالی قانون و لە قانونی میدیایی ڕێکخستنی میدیایی باڵیان بکەین، غەڵەتەکانی خۆمان چاک بکەینەوە. ئەو دەرفەتەمان نەبوو. بۆیە ئێستا چەندین یادداشتمان بۆیە کە هاواری بەڕێزان ڕۆژنامەنووسانە سەبارەت بەوەی کە بە بەردەوامی ئەڵێن بە قانونی خراپ بەکارهێنانی مۆبایل حکم درێن. ڕێزم بۆ هەموو ئەو دادوەرانە هەیە کە بەو قانونە حکمی ڕۆژنامەنووسانە دەن تەکلیفەکەیان هەڵەتە. تەکلیفیان بۆ کردەکە تەکلیفێکی هەڵەیە، بەڵام ئەزانین مبەرەکەیان چییە؟ ئەڵێن فەراهی تەشریعی هەیە. ئەو بۆشایە تەشریعیە ئەگەر پڕ بکەینەوە بۆ ئەوەی ڕێگە بۆ ئیجتیهادێک بهێڵین کە ئێمە بەدڵمان نییە. داوای هاوکاریتان لێکەین چونکە ئەوەی من دەزانم لیژنەی ڕۆشنبیری دەست بەکارکردنەکەنەوە، چونکە ئێمە نامانەوێت ئەو قانونەی لە عێراق دەرەچێت لە هەرێمی کوردستان ئیفاد بکرێت. زۆر سوپاسانەکەم وازان هەندێک دەژداڵەڕێن و هەرش. بەڕێزان سەردەری میترۆ لە چوارچێوەی کاری چالاکیەکانیدا ئەمڕۆ بە دەرفەتی زانی لەگەڵ ئێوەی بەڕێزدا دوو هەوڵیگرن دوو توێژینەوەیگرن ڕابهێنێن کە ئەمڕۆ لێرە داوا لە هاوکاران مەکەم توێژینەوەکان بەسەر ئامادەبوانە دابەش بکەن. هاوکار دوو ڕاپۆرتمان هەیە، یەکیان لەسەر چاودێری ڕۆماڵی میدیایی کوردی بۆ پرسی دێکازەکان کە لەسەر توێژە بە نووسینگی باسی لەسەرەکان، هەروەها ڕاپۆرتی کەیسەکانی خانمانی میدیاکار هاتوو ئامانجار لە باسێکی لەبارەواکە. هەر یەک لەو توێژینەوەیش کە ئاماژەم پێکرد دکتۆرە شیا عەباس کورتە باسی لەسەرەکە داوا لە بەڕێزیانەکەم تا هاوکاران و ڕاپۆرتەکان دابەشەکەن بەسەر میوانە ئازیزەکانە بفەرمون بۆ ئێرە کورتە باسێک ئەکەین و دواتریش گفتوگۆیەکی کراوە بۆ ئێوە بژین ئامادەکەیان سازی.